هەڵبەستوان و شانۆنووسی ئایرلەندی ئۆسکار وایڵد دەڵێت دڵت لێوڕێژکە لە خۆشەویستی، ژیان بەبێ خۆشەویستی وەک ئەو باخچە دوور لە خۆرە وایە کە گوڵەکان تیایدا دەمرن. هەمیشە شاد دەبینەوە بە دیدار و خۆشەویستی ئێوە. لە واشنتنەوە لە زایەڵەوە سڵاوتان لێبێت بۆ گوڵبژێری هەمەڕەنگی و جیاوازی و داهێنانە جوانەکانی دنیا. ئەم ئاهەنگە بۆ هندۆسەکان دەکەوێتە ڕۆژێکی زۆر پیرۆزی ڕۆژمێری هندۆسەکانەوە. لە تەواوی ئەو وڵاتەدا ئاهەنگ ساز دەکرێت بۆ خواوەندەکەیان. هەمووان بەڕێزەوە دەیپەرستن و بۆ ماوەی 10 ڕۆژ ئاهەنگ ساز دەکەن بۆ پاکبوونەوە لە گوناهەکانیان. خاوەن بڕوایانی ئاینی هیندوس ئاهەنگی گانگا بۆجا دەگێڕن کە بە گانگا دووسێراژ ناسراوە لە شارە ڕۆژهەڵاتەکە لە کۆکانە کە هێدی ئەو ڕۆژ شوێنانەی گیراونەتە بەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کەمتر بوونەتەوە. ئەم ئاهەنگە بۆ هیندوزەکان دەکەوێتە ڕۆژێکی هەرە پیرۆزی ڕۆژژمێری هیندوزەکانەوە. لە تەواوی وڵاتەکەدا ئاهەنگ ساز دەکرێت بۆ خواوەندی گانگا. کەسە ئاینەکان ڕێز لە ماگانگا دەگرن و دەیپەرستن. هیندوزەکان لەم مانگەدا لە تەواوی وڵاتەکەدا بۆ ماوەی 10 ڕۆژ ئاهەنگ ساز دەکەن. بەپێی بیر و باوەڕی ئەوان ئەگەر پەرستار لە تەواوی ئەو 10 ڕۆژە پێش گانگا دۆسێرا بچنە ناو ئاوی ڕووبارەکەوە ئەوە لە 10 جۆری گوناح پاک دەبنەوە. بۆ ماوەی 10 ڕۆژ ئەم ئاهەنگە بەردەوام دەبێت. خەڵکەکە بە پۆشاکی نوێ و خشل و زێڕەوە خۆیان دەڕازێننەوە. زیاتر لەو ویلایەت و شارانە ئاهەنگ ساز دەکرێت کە سەرچاوی ئاویان دەگەڕێتەوە سەر ڕووباری گەنگا، وەک ویلایەتەکانی ئوتار پرادێش و بەنگالی ڕۆژئاوا و بیهار. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەڵبەستوان و ڕۆماننووسی ئەمریکایی جەیمز باڵدوین دەڵێت خۆشەویستی ئەو دەمامکانەمان پێلا دەبات کە دەترساین بەبێ ئەو دەمامکانە نەتوانین بژین، بەڵام ئیتر تێدەگەیت ناتوانیت لەناو ئەو دەمامکانەدا بژیت. کۆکردنەوەی کۆمیدیا و هونەر لە گوڵبژێرێکی سینەماییدا ئەو هەرگیز گۆرانی بێژ نەبووە، بەڵام ئیلیز ڕۆز کچی دایانا ڕۆزە لە فلیمەکەدا بە شێوازێکی ناپرۆفیشناڵی گۆرانی دەڵێت تا سەروەختی ئەم فلیمە ئیتر دەبێت بە کۆمیدیا. تریسی ئەلیس ڕۆز کەچە موزیکژێنی ناودار دایانا ڕۆزە لە ئەڤ حتا نەها تو جاری بە پرۆفسیۆنەلی سترانە نەگوتیە لە دفیلما وەیان نو بە ناوێ دەهای نۆت دە جارا یەکەم سترانان دەبێژە. دفیلمێدە ڕۆز کارکتێری گریس دەیویس دەلیزە. گریس موزیکژێنێکی ناودارە دەخوازە سترانی نو بێژە لە گروپا وێ ناهیلەکو موزیکە نو چێکە. دو سترانên ڕۆز ji vê filmê niha derketine ku herkes dikare guhdarî bike. I mean, I'm on a soundtrack. I dropped a single. نها سترانکی من هەیە. من موزیک چێکر. ئەس نها موزیکا قەید دکەم. تو دکاری بچیە سەر ئاپل و من ببینی. تو دکاری ناوێ من ببینی. ئەو تشتێکی پڕ عەجێبە. ئەو وەکی خەیالەیە. ئەس جوخە دپرسم گەلۆ ڕاستە یان خەیالە؟ ئەم لەسەر کۆمپیوتەرین. ئەس پڕ سەر بلندم و کەیفخۆشم. ئەس حەش پەیوین سترانە خویا حەشخۆ بکە دکەم. ئەس حەش هەمی سترانên ئەلبوما خۆ دکەم. بتنێ دوو تراکên من دەرنەکەت. ئەو پەیاما ستران دگەهێنیت gelek ya giringe û divêt em vê herj bîr nekein. It's really bleak out there for middle-aged singers. In the history of music, only 5 women over 40 have ever had a #1 hit. ڕۆز دەبێژە ئەv پەیاما سترانە خۆیە بەناوێ خۆیە حەز بکە پڕ حەز دکە و دەبێژە دوو سترانê wêjî nehatiye belavkirin ji ber ku cih nemaye. Fîlma dihayê not de Dakota Johnson jî dilîze. Fîlm di 29 meha Gulanê de hat belavkirin. Hey, I can hear y'all. Y'all know it's a damn microphone in there, right? بۆم بەرنامەنوێی زایەڵی داهێنانی دەنگی ئەمریکا و توێژێکی تایبەتمان هەیە لەگەڵ خانمە ڕۆماننووسی کورد و جیهان سارا عومەر لە واشنتن دیسیەوە. یەکەمین خانمە ڕۆماننووسی کورد بە زمانی دەنیمارکی دەنووسێت و ڕۆمانەکانیشی بە چەندین زمانی زیندوی جیهانی وەک ئینگلیزی و
فەڕەنسی و نەرویجی و سویدی و مەکەدۆنی و سربی و ماوەیەکی دیکەش بە کوردی و بە عەرەبی و زمانەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو دەبێتەوە. سارا خانم کاتت باش. ئەم کاتت باش کاگاسۆ، سوپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس دەکەم. سارا خان زۆر گرنگە بەلامانەوە هەرچەند ئێستاکە سەروەختی کەرەنتینە و زۆرێک خەڵک لە ماڵەوەیە، بەڵام تۆ سەرقاڵی یان خەمێکی گەورە ئێستا تایەژیت و سەرقاڵی پرۆژەکانتی. دەتوانی باسی و پرۆژانەمان بۆ بکەی کە ئێستاکە لەم کەرەنتینەیە هەموو دنیا سەرقاڵی ئەوەیە کە لە ماڵەوە بێ، بەڵام تۆ خەریکی پرۆژە زیندوەکانی خۆتی. ئەوەی ڕاستی بێ کاک ئاسۆوەکو ئەزانین کە دنیا هەمووی تووشی ئەم کێشەی کۆرۆنەیە بووە، زۆر کەس پێوەی دەناڵێنێ، زۆر وڵات تووشی کێشەی ئابووری و هەنێک کێشەی تر بۆتەوە بەهۆیەوە کێشەی تەندروستی، بەڵام من یەکێکم لەو کەسانەی کە ناتوانم هەروە دابنیشم و هیچ نەکەم، بۆیە لەم ماوەی کەرەنتینەیە هەردوو کتێبەکەم وەرگێڕاوەتەوە بۆ سەر زمانی ئینگلیزی و ئێستا لە پێداچوونەوەیان بۆیان و لە کوردیش زمانی کوردیش کتێبی یەکەم ئامادەیە، کتێبی یەکەمیشم لە چاپکردنە بۆ زمانی عەرەبی ئێستا و لە هەمان کاتیشە هاوکاری ئەو ژن و منداڵانە ئەەکەم کە ئێستا بەهۆی کۆرۆنەوە کێشەی توندوتیژی زیاتر لە سەریان زیاتر پێوانەوە دیارە ئەو ژن و کچانەی کە پەیوەندیم پێواکەن. ئەمەش کێشەیەکی جیهانیە، کێشەیەکی یونیڤەرساڵە، دیارە لە جەریدەکان و لە ڕۆژنامەکانی گیانی شابینیمان کە هەر لە وڵاتی فەڕەنساوە هەتاوەکو بەریتانیا هەتاوەکو ئەمریکا تا وڵاتەکانی وڵاتە سکەندیناڤیەکان کێشەکە زیاتر چڕ بۆتەوە لەبەرەوەی ئەو پیاوانەی کە ژنە چەوسێننەوە یاخود ئەو براو باوکانەی کە ژنە چەوسێننەوە ئیستا لە ماڵەوەن، زیاتر لە ماڵەوەن لەژێر یەک سەقفە لەگەڵ ئەو ژن و کچ و منداڵانەیە کە چەوسێنرێنەوە. جا لەبەر ئەوە بۆ منیش ئەمە گرنگێکی تایبەتیم پێداوە، چونکە من لێرە لەگەڵ هەنێ ئۆرگانیزیشن و ئەو شوێنانەی کە هاوکاری ژنانەکەن و مافەکانیان ئەپارێزن پەیوەندیەکانم ڕایەڵ کردووە بۆ ئەوان و زیاتر سەرقاڵی ئەوەش بووم کە هاوکاری خەڵکی بکەم بەڕاستی، یعنی کاتەکانی من زۆر ئەکتیڤ بوون، یعنی خۆشم ئەکتیڤ بووم، کاتەکانیشم ئەکتیڤ بووە، بۆیە من زۆر هەستم بە کەرەنتینە نەکردەوە بە هەمان شێوەز وەک لەوەی کە خەڵکی کە هەستی پێ کردووە. بەڵێ سارا هەڵبەت تۆ یەکێک لەو خەڵاتانی ئەسکەندەنافیا وەرەگری کە لە ئاستی خەڵاتی نۆبڵایە لە وڵاتانی ئەسکەندەنافیا، دەتوانی باسی ئەو خەڵاتەمان بۆ بکەی؟ هەڵبەت ئێمە ڤیدۆکانمان بینیوە بەڕاستی جێی شانازیە. زۆر سپاس دەکەم کاگاسۆ. خەڵاتی دیگل نەلاوبەیە کە ئیتر بەرزترین خەڵاتی ئەدەبیاتە لە وڵاتی دانیمارک و لە سکەندەناڤیاش کە بتوانی وەری بگریت. ئەم خەڵاتە ئەدرێ بە کەسێک کە چەند ساڵێک بێ چەند کتێبێکی زۆری نووسی بێت لە بواری ئەدەبیە، بەڵام من لە ماوەی 2 ساڵە ئەم خەڵاتەم پێبەخشرا لەبەرەوەی کتێبەکانی من ئەو جوڵە و دیبیت و هینەی کە دروستی کردووە لە ناو کۆمەڵگەیە بە شێوازێکە کە یعنی زۆر دەنگدانەوەی هەبووە، چونکە کتێبەکانیش زۆر خوێنەریان هەیە و خەڵکیش زۆر حەزیان لە زمانی گێڕانەوەی منە وەکو ستۆری تێڵە، وەکو کەسێکی چیرۆک باسکەر و چیرۆک نووس و کتێب نووس و ڕۆمان نووس. بۆیە ئەم خەڵاتەیاندا بە من ڕاستی ئەم خەڵاتە نادەن بە هەموو کەسێ. منیش یەکەم ژنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم کە لەم وڵاتەیە ئەم خەڵاتەم پێبەخشرا بێت، یعنی ئەمە خۆی لە خۆیان مێژووە. بۆیە من زۆر خۆشحاڵم، یعنی لە وڵاتێکە ئەژیم کاک ئاسۆ کە هەم ڕێزی ژنەگیرێ و هەم مافەکانی ئەپارێزرێ و دەنگیشی کب ناکرێ، وڵاتێکیشە کە یعنی ڕەفیقێنە و ناسینێنە و ئەمە نییە، یعنی خۆت تواناکانت چی بە بەپێی توانەکانی خۆت مامەڵەت لەگەڵاکەن، چ پێشکەش بکەی بەپێی ئەو پێشکەشکردنە مامەڵەت لەگەڵاکەن. یعنی ئەوە نییە من بڵم وڵات سەر ڕئیس هین سەر نووسەری ئەم گۆڤارە ئەناسم ئیتر بە بۆنی سەر نووسەری ئەم گۆڤارەوە من ئیتر ئەو مەقالانەی کە ئینووسم یاخود ئەو کتێبەی کە نووسین باشترین ڕەڤیوی ئەکرێ، باشترین خوێنەریە بێنە، ئەوە نییە لێرە.
لێرە هەر کەسە و بەپێی توانای خۆی و بەپێی پێشکەشکردنی کارەکانی خۆی مامەڵی لەگەڵاگرێ ئەمە پێڵەن عەدالەتی و پێشی ئەڵێن یەکسانی لە نێوانی بەڵە عەدالەتی کۆمەڵاتی و یەکسانی دروستکردن لە نێوانی مرۆڤ بۆ مرۆڤ و لە نێوانی مرۆڤ و ئەدەب و هونەرە لە نێوانی مرۆڤ و میدیاکانە بۆیە من زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کەم خەڵاتەم پێبەخشرا ئەم خەڵاتە من چاوەڕێم نەئەکرد کە پێم ببەخشن چاوەڕێمەکرد لە دوای دە کتێبی کە پێم بەخشن یعنی چاوەڕێمەکرد 10 کتێب بنووسم 15 کتێب بنووسم ئەنجام خەڵاتەم پێ بدەن بڵێ هەر خۆت ساراخان خەڵاتێکی گەورەی بۆ جیهان و بۆ کوردیش سوپاس بۆ کاتەی پێت بەخشین بۆ زایەڵە زۆر سوپاس بۆ ئێوەش کاگاسۆ خانمە گۆرانیبێژ و شانۆنووس و ئەکتەری ئەمریکایی مەی وەست دەڵێت تۆ یەک جار دەژیت بەڵام ئەگەر ژیانێکی ڕاستەقینەت هەبێ یەک جار بەسە بژیت. ڤایرۆسی کۆرۆنا نزیکەی تەواوی جیهانی بردەماڵەوە بەڵام گەشتیاران هەر دەیانەوێت سەردانی چینیا بکەن بۆ بینینی جوانەکانی ئەو وڵاتە بۆ بینینی زەڕافەکان و باڵەخانە و شوێنە گەشتیاریەکان. هوتێلە ناودارەکەی نێو سروشتی نەورۆبی کینیاش گرافمانۆر ئەوەی لەسەر تاسەری جیهان ڕووی تێدەکرا لەم سەروەختی کۆرۆنا ڤایرۆسە بێمیوانە. زەڕافە ناودارەکانیش ئەوەی بەکەمی ماونەتەوە ماوەیەکە میوانەکانیان لەو کارمەندانی کە ڕۆژانە بەخێویانەکان تێناپەڕێت. کاریگەری خستووەتە سەر کار و داراییەکەمان. دەبینن خەڵک لە کاتی پشودا خێرا دەگەڕێنەوە و زۆر نامێننەوە. ئێمەش هۆتێلەکەمان بە شێوەیەکی کاتی داخستووە. زۆربەی کارمەندەکانیشمان لە ماڵەوەن لە کەرەنتینەدان. ئەمەش کاری کردووەتە سەر ئەوەی کە نەتوانین پارەی تەواومان هەبێت بۆ پەرەدان بە زەڕافەکان و هەروەها ئاژەڵانی دیکەی کێوی لە تەواوی کنیادا. جێگە لەوەش پرۆژەی زۆرمان هەبوو بۆ خەڵکی ناوچەکە و هەروەها بۆ ئەو میێوانانەش کە خەڵکی ناوچەکە نەبوون. ئەم هوتێلە ناودارە گرافمانۆر ئێستا داخراوە 115 ساڵە گەشتیاران بەڕێ دەکات لە چەندین بەرنامەی تەلەڤیزیۆنی و فیلم و هاتنی ناودارانی جیهان بۆی جێ قسە و باسی گۆڤارە ناودارەکانی جیهان بووە. ئێستا گەشتیاری لێ نییە بەڵام زەڕافەکان خواردنیان دەوێ. داوامان لێکرا کە لە ماڵەوە بمێنینەوە لەبەر ئەوەی کە گەشتیار نییە کە گەشتیاریش نەبوو شتێک نییە لێرە بیکەیت و ئەمەش زۆر بێزاری کردوم. بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی کارمەندەکان لە ماڵەوەن. ڕەنگە سیر بێت زەرافەیەک بەو بڵندیە لە کاتی ناخواردندا بێت و ئەویش چاوەڕوانی خواردنی دەستی تۆ بێت. خۆشبەختانە ئێمە لە شارێک داین هێشتا بوار هەیە کارەکەمان ببوژێتەوە. لە بەردەمکردنەوەی شوێنێک داین بۆ خەڵکی ناوچەکە کە فرسەتیان نەبووە بێن بۆ سەردانیکردن. هەروەها خەریکی پەرەدان بە هەندێک کارداری بچووکترین بۆ خزمەتی کۆمەڵگەکەمان. سروشتی دڕفێنی کینیا و ئاژەڵە دانسقەکانی ئەفریقا ڤایرۆسێکی مرۆڤ کوژیش دنیا گەڕێت ماوەتەوە بۆ مرۆڤ ململانێ بۆ مانەوە و جوانکردنی ژیان. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا. ئیتر ڕۆباتەکان لە چێشخانەیەکی هۆڵندا خزمەتی میوانەکان دەکەن بە مەبەستی دوورکەوتنەوەی مرۆڤەکان لە یەکتری بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە. ڕۆباتە سوروسپیەکان خواردن هەڵدەگرن و دەیبەن بۆ میوانەکان. بەڵام ئایا
میوانەکان بیری ئەو کارمەندە ڕۆحسووک و دەم بە خەندانە ناکەن بەر لە کرۆنا دڵی ئەوانیان خۆش دەکرد. Pandemiya vîrusa korona rê li ber pêşerojek bi tirs, bi xeter û bi fîkar vekir ku têkliyek kesane dikare mirovan têke nava xofek mezin û heke karmendek restorantê maseyekî paqij bike ev vê bibe sedema fîkarên kiryaran. Lê ev robotana di vê demê de ji bo kiryaran tê vateyek ku xwarinek di restorantê de nîşana xweşiyê û başiyê ye. Bêyê xeteriyek ji karmendên mirov yên zindî. Keça hûlî ku li restoranta Royal Palace dixebite vê wisa amaje dike. ما اف روبوتانه به تایبەتی بوو دەما کۆرۆنایê nekirîne. Me berê xwastibû û pêşiya derketina vîrusa korona geştin destê me. Me gelek kar pê nekiriye. Lê di vê dawiyê de me hezir kir ku ew dê pir bi mifabin li demê vîrusa korona da. Em dinêrîn û diceribînin dagorêkên çêtirên karînana wan bibînin. Dibin mercên dûriyatiya civakî da metronî vaj hevdîr. Niha di robotên ku dibiriqin li nava restorantê diçin û tên. Di vê demê de restorantên li Hollandayê bi tevahî girtîne. Lewra robot tenê bo malbata ku xwediyê restorantê xizmet dikin. Piştî ku restorant ji nû ve de vebin ew ê şef xwarinên taybet yên Çînî û Endonezyayî yên wekî babî pangak û çarsî û çê bikin. Ew ê robot jî alîkariya karên bingehîn bikin. Ew di nava xwaringehê de digerin û alîkariya karê me dikin. Bi rastî em gelek cara min paqijkirina mêzeyan mijîl dibîn û amanan ji ser mêza xirve bikin, lê niha robot dikarin vî karî bikin. Ew pêş di programkirîne. Bo nimûne hîn dikarin pila ser hejmara mêzaek bikin û robot dê biçe ser mêzaek ji ber ku tevahiya plana restorantê di robotan de hatîne programkirin. Nayê zanîn ka kiryar ew ê çewa baxşîşa bidin van xebatkarên dijîtal lê heke restorantên li Hollandayê ji nû ve da werin vekirin ew ê pirtir zelal bibe ka kiryar çi dixwazin. Qedexeyên ji ber vîrusê û girtina ji bo du mehan li ser restorantan gelek bandorên ziyandar kiriye. Di yekê Hezîranê de herî zêde bi 30 kiryaran ji nû ve de hatin vekirin. Dibe ku ev rêgez bo restoranta Royal Palace bibe sedema hinek tengasiyan ji ber ku nexşeya restorantê ku di robotan da berê hatibû program kirin divê were guhertin. Ez hîvî dikem ku mirov pitir divekirî bin bo vê hizrê. Çunkî min hindek rayên nerênî li ser dîtin ku dibêjin ev yeke ne kesanî ye û her wiha dibêjin ku ev e ne mirovek e û têkeliya kesan diçe. Bi rastî em xema vê mijarê nakeyn. Em wenda nabîn em hêşta li vêrê. Ew dê herdem pê divî mirova bin li vêrê. Lê robot tenê alîkariyekê dikin. Li Herêma Zîlandiya Başûr malbata hû hîn de naxwaze giliyên ku xaş û robot karên cîwana didizin bibihîzin. Ew dibêjin ku ji xwe dîtina karmendan li heremek gundewarî bêyî ku bajarekî mezin nêzîkê wan be dijwar e. پیاوە پێڵاو سازە ڕۆمانیەکە گریگۆری لۆب پێڵاوێکی زۆر جیاواز دروست دەکات بۆ سزادانی خەڵک. داهێنانێکی سەیرە با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین. گریگۆری لۆب پیاوێکی ڕۆمانی پێڵاوسازە خەڵقی شاری ترانسیلڤیایە لە کلۆژە بیرۆکەیەکی نوێی داهێناوە لە دروستکردنی پێڵاوی چەرمیل و درێژ کە بە باوەڕی ئەو ئەم جۆرە پێڵاوانەوە لە خەڵق دەکات لەسەر وەختی کۆرۆنادا دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی بپارێزن. ئەو دەڵێ دەبینم خەڵق زۆر پابەند نین بە پیادەکردنی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی. ئیتر بە خۆم و تومە با پێڵاوێ دروست بکەم بۆ ئەوەی سزایان بدەم یان ئەوە تا ئیتر ئەو پێڵاوە لە پێ بکەن کە ڕەنگە لە ڕێی لە پێکردنی ئەو جۆرە پێڵاوانەوە خەڵق ئیتر پابەند بێت بە ڕێساکانی دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیەوە. گریگۆری دەڵێت ئەگەر دوو کەس پێڵاوی قەبارە 75 لێ پێ بکەن ئەو بەلایەن کەمەوە مەترونیوێ لە یەک دوورەکەونەوە و هەروەها پێڵاوی ئامادەکراویش دەفرۆشێت. گریگۆری هەر لە ساڵی 2001ەوە ئەم پێڵاوسازیی دامەزراندووە. زیاتر پشتی بەستووە بە داواکاریە تایبەتەکانی شانۆکاران و هونەرمەندانی ئۆپرا لە تەواوی وڵاتەکەیدا و هەروەها تیمەکانی سەمای میلی و فەرهەنگیش.
کاردارەکەی زۆر بەنێوبانگ و پرفرۆش بووە، بەڵام بەوەی کارەساتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاروبارەکانی دواکەوتووە. ئێستاکەش گەشتبینەوە بە وریاییەوە مامەڵە دەکات، دەڵێت بە تێپەڕبوونی کات بەرەو باشتر دەڕوات. ئەو دەڵێت پێشتر پێڵاوم بۆ ئاکتەرەکان دروست دەکرد، بەڵام ئێستاکە پێنج داواکاریم بۆ هاتووە بۆ دروستکردنی پێڵاوی تایبەت بە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی. دروستکردنی ئەم جۆرە پێڵاوانە تەنها 2 ڕۆژی پێدەچێت و بەڵام نزیکەی 1 متر چەرمی پێویستە، هەر جووتێکیش $115 تێدەچێت. گریگۆری هەر لە تەمەنی 16 ساڵیەوە سەرقاڵی ئەم ئیشەیە. ئەو دەڵێت لە کۆبلەرەوە فێر بووە کە ئێستاکە تەمەنی 93 ساڵە و هەر سەرقاڵی دروستکردنی پێڵاوی ملی و فەرهەنگی هەنگاریە. هەرچەند وەرزی هاتنی گەشتیارەکانە لە ئوسترالیا، بەڵام بەهۆی ئەم ڤایرۆسەوە شوێنە گەشتیارەکان چۆڵن. خۆشبەختانە مۆزەخانی داینەسۆرەکان سەرقاڵی نۆژەنکردنەوە و خۆ ئامادەکردنن بۆ پێشوازیکردن لە میوانەکان. بە شێوەیەکی گشتی لەم وەرزەدا وڵاتی ئوسترالیا لە ڕووی گەشتیاریەوە لە لووتکەدایە و زیاترین ژمارەی گەشتیاران لەم کاتانەدا ڕوودەکەن ئەم وڵاتە. بەڵام مۆزەخانەی وینتۆنی دایناسرەکان ئیمساڵ چۆڵ و هۆڵە و کەسی تێدا نییە، جیا لە دێری ناسەکان و کارمەندانی موزەخانەکان کە لە پشتەوە شتەکان ڕێکدەخەن. من هەستم بە قەرەباڵغی ئێرە هەرگیز نەکردووە، کارمان لێرە زۆرە. موزەخانەیەکی نوێ خەریکە دەکرێتەوە و بۆ پڕکردنەوەی ئەم موزەخانەیەش پێویستیان بە هەندێک شتە بۆ نمایش و پیشاندانیان. من 6 گروپم دروست کردووە کە لەم بینانوێدا کار بکەن، واتە ئەوان ئێستا بەشێک لە کارمەندەکانی ئەم بینایان لە ئێستادا خەریکی گواستنەوەی فوسیلی بەجێماوی دایناسۆرێکین. لە ژوورەوە کارەکان زۆرن و ئێسک و دەستگای کار و شتەکان ڕژاون بەسەر یەکدا. ستاف و کارمەندەکان لە هەڵدان لەم ماوەیەدا کە گەشتیاران ڕوویان تێناکات کارەکان جێبەجێ بکەن. بەڕاستی دەستلێدان لەم فۆسیل و پاشماوە بەردینانە بۆ من چێژێکی تایبەتی هەیە. ئەمە بۆ من و زۆرێک لەم کەسانش لێرە کار دەکەن ئەزمونێکی جیاوازە. حکوومەتی ئوسترالیاش یارمەتی دارایی ئەم مۆزەخانەی داوە تاوەکو 14 لە کارمەندەکانی خۆی لە کارەکە ڕاگرێت و بەردەوام بن لە کارکردنیان. لە کێسەڵی زەبەلاح بگرێت تاوەکو سەدەف و گیاندارە گۆشتخۆرەکان لێرە دەبینرێن. ئەوان لە هەمان کادا کە مەودای کۆمەڵایەتی خۆیان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دەپارێزن، لە هەمان کاتیشدا خەریکی کارکردن و ڕاکشانی هەندە فوسیل و بەردن کە بوون بە ژێر خۆڵ و گڵەکانەوە. هەندێک لە دایناسرەکان کە لە موزەخانەی وینتۆندا هەیە هەرگیز بە شێوەیەکی ڕەسمی پۆڵین بەندیان بۆ نەکراوە و پسپۆڕەکانیش دەڵێن تەنانەت لەوانەیە نمونە و جۆرەی نوێی دایناسورەکانی تێدا بدۆزرێتەوە. هەوڵی ئەم کارمەندانە بۆ ئەوەیە کە ژیانێکی نوێ بەبەری دایناسورەکاندا بکەنەوە و ئامادەیان بکەن بۆ ئەو کاتەی گەشتیاران سەر لە نوێ دەگەڕێنەوە ناو ئەم دەشتە دێرین و کۆنا. کیژۆڵەی گۆرانی بێژی ئەمریکایی بیلی ئایلیش دەڵێت دانانی مۆسیقا ڕێک وەک نووسینی پەرتووکە. ناسراوە بە حەکیمی مەلا ساڵحی گەورە، نووسەران ناویان ناوە مانگێک لە تریفەی ڕژاوی وشە. لە ناو مێژووی و ئەدەب و هونەری هەڵەبجەدا ناویشی دیارە، ئێستاش سەرقاڵی خوێندنەوە و نووسینەوە و سەرچاوە مێژوویەکانە. زۆربەی کاتەکانی ژیانی لە کتێبخانەکەیدا بەڕێدەکات. ئەو لە یەک کاتە نووسەر و شانۆکار و ڕۆژنامەنووس و پێشمەرگەش بووە. فریشتەی پەیامە ئاەتی ئاو بۆ سەرابەکان دێنێتە خوار تا زەوی پریویتیان نەمێنێ. حەکیم ساڵح عەبدولکەریم ناسراوە بە حەکیمی مەلا ساڵحی گەورە. وەک زۆر جار نووسەران پێی دەڵێن مانگێک لە تریفەی ڕژاوی وشە. لە ناو مێژوو ئەدەبی هونەری کوردی هەڵەبجە و کوردستاندا ناوێکی دیارە. ئێستاشی لەگەڵدابێت لەگەڵ خوێنەوە و نووسینەوەی سەرچاوە مێژوویەکاندا زۆربەی کاتەکانی ژیانی لە کتێبخانەکەیدا بەڕێدەکات. ئەو لە ژیانی خۆیدا نووسەر و شانۆکار و ڕۆژنامەنووس و پێشمەرگەش بووە. منیژە لە سەرەتای تەمەندا 7 ساڵیا چوومەتە قوتابخانە درێژم بە خوێندنیاوە تا گەشتمە زانکۆ، بەڵام زانکۆکەم بۆ نەچوە سەربەبوونەی کاروباری سیاسی. هەرچیەک دڵم بیکرێتەوە لەم کتێبخانە هەڵی بژێرم حەزم لێتی، بەڵام دیارە منیش وەکو زۆرێک لە گەنجەکانی تر سەرەتا بە شێعر دەستم پێ کردووە. دوایی چیرۆکم پێ خۆش بوو ئەوەی ئەم خوێندەوە
بابەتی ڕۆژنامەگەریژە وەختە ئێمە لە هەڵەبجە کتێبخانەیەکی کاکعمەری کاکیمانە بوو یادی بەخێر ڕۆژنامەی هاوکاری بووە هات ئەمان خوێندەوە بەشی ئەدەبی تیا و زۆر سوودمان لێ وەرەگرت. حەکیمی مەلا ساڵح جگە لەوەی سەدان نووسین و لێکۆڵینەوەی بڵاو کردووەتەوە 28 کتێبی چاپکراوی هەیە و 7 کتێبیشی لە ئێستادا ئامادەی چاپکردنن. حەقیبەیەکم هەبوو بۆم کردە کۆڵم بەیان نامە و نامەم بۆ بەهاتایە یا هەندێ شتی پێویست وەکو شریت تەجیل لە ناو شارە کۆڕە ئەدەبیەکانە لەبەر شریتەکەیان بۆ ناردم ئالۆ بابەتانە کۆڵەکەم قرس بوو بوو هاتینەوەم هەڵەبجە خۆمان شاردەوە لە ماڵی کەسێکی نزیکی خۆما پێم وت ئەمانم کرد بۆ ناو ئالاگەیەکە وتم ئەمانم بۆ هەڵبگرە اینجا کۆمەڵی وێنەی زۆر چاکیشی تیا بووی ئەو سەردەمە بۆم هەڵگرنە تا بجاین ڕۆژگار چۆنە بێ ئیترەوە بوو هەڵیا ئەوان بردبیان لەو دەشتی گوڵانی خوارووە چاڵێکیان بۆڵکەنەوە هەر بە ئالاگەکەەوە خستبیانە ناو چاڵەکە کاتی ڕێکەوتنەکەمان بوو ساڵی 84 لەگەڵ حکوومەتی عێراقا هاتمەوە چوون بەسەریوە چوین دەڵی داڕزا بوو بەسەرێکە کەرکی پرسێکی پێوە نەما. لە بەڕێوەبەراتی گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە پەیکەرێک بۆ حەکیمی مەلا ساڵح دانراوە وەک بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە دەڵێ ڕاوێژ بە توانا و دووربینیەکانی حەکیمی مەلا ساڵح دەکەن. بە ئێستشەوە هەر کار و چالاکیێکی ڕۆشنبیری ئەدەبی لەم پارێزگایە ئەکرێ ئێمە بۆ خۆمان کاک حەکیمێکێکە لەو کەسانەی کە وەکو ڕاوێژکارێک پرسوڕامان لەگەڵیا هەیە لە هەموو کایە ڕۆشنبیر و ئەدەبیەکان چالاکیەکاندا بەشداری هەیە و حزوری هەیە. لە ئێستادا حالێن کتێبێکمان بۆ چاپ کردووە کە کتێبی میرزا شەفیعە چاپ کراوە ئامادەیە. حەکیمی مەلا ساڵح ساڵی 1954 لە گەڕەکی کانیاشقانی هەڵەبجە لەدایک بووە. ساڵی 1976 چووەتە زانکۆی بەغدا بەڵام بەهۆی دۆخی سیاسی ئەو کاتەوە وازی لە خوێندن هێناوە دواتر بووەتە پێشمەرگە و دژ بە بەعەز خەباتی کردووە. پەیمانگای زانستە ئیسلامیەکانی هەڵەبجەی تەواو کردووە. چەم قەڵەمی دەستی سەرچاوەیە لە دەفتەری خاکدا چیرۆکی عشقی ڕۆک و ئاو دەنووسێتەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. نووسەری پەرتووکی مناڵان و کارتۆنیستی ئەمریکایی دکتۆر سوس دەڵێت ئێوە دەزانن کاتێک دەکەوینە خۆشەویستیەوە ناتوانین بخەوین لەبەرەوەی ئیتر ژیانی ئاساییت خۆشترە لە خەونەکانت. تازایەڵە و گوڵبژێرێکی دیکەی جوانی و داهێنانەکانی جیهان ماڵەوە.